بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام ئەم کاتە و هەموو کاتێکتان باش لە هەر شوێنێگان سڵاوی خوای گەورەتان لێبێ. خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. بایەخی ڕابردوو لە شوێنەوارەکاندا تەوەری ئەمڕۆی بەرنامەی باسوخواز دەبێت. میلەتە زیندوو هۆشیارەکانی دنیا هەمیشە توانیویانە لە ڕێگەی ڕابردووەوە مێژووی خۆیان بزان و لە ڕێگەی شوێنەوار و ئاسارەکانیشەوە بگەڕێنەوە بۆ مێژوو ڕابردووی خۆی و میلەتەکەی و لە ڕێگەیەوە بەداب و نەریت و یاسا و دەسەڵات و تەنانەت شێوازی خواردن و ژیان و خەوتنی ڕابردووی میلەتەکەشیان ئاشنا ببن. ئەگەر مرۆڤ گومانێکی لە چیرۆک و حیکایەتە فۆلکلۆریەکانی ڕابردووی خۆی و میلەتەکەی هەبێت لە ڕێگەی گەڕانەوەوە، ئەوە شوێنەوار و ئاسارەکان ئەو چیرۆکانەمان بە شێوەیەکی ڕاست و بێ پێچ و پەنا بۆ دەگەڕنەوە و دەتوانین لە ڕێگەیانەوە مێژووی خۆشمانیان لەسەر بنووسینەوە. پێدەچێت هەرێمی کوردستان یەکێک بێ لەو شوێنانەی کە زۆر بێ ئاگا و ناشارەزایە لە ڕابردوو و مێژووی میلەتەکەی. هۆکارەکەشی بۆ هۆی هێرشی یەک لە دوای یەکی داگیرکەران بووە، هەروەها سووتاندن و لە ناوبردننی سەرچاوە مێژوویی و نووسراوەکان و کاولکردنی کتێبخانە و خانەقا و شوێنە فەرهەنگیەکانی تر. بەڵام هەرێمی کوردستان خاوەنی سەرچاوەیەکی دەوڵەمەندی ئاسار و شوێنەوارە کە لەو ڕێگەیەوە دەتوانێت جارێکی تر بگەڕێتەوە بۆ ڕابردووەکەی و ئێمە لەو ڕێگەیەوە بە ژیانی داب و نەریت و یاسای با و باپیرانی خۆمان شارەزا ببین. ئێمە چۆن بزانین کە ژیانی ئێمە درێژکراوەی ژیانی قۆناغێکی تر و خەڵکانێکی تری پێش ئێمە بووە؟ ئایا شوێنەوار دەتوانێت چیرۆکی ڕابردوومان بۆ بگێڕێتەوە؟ بۆچی چیرۆکی ڕابردووی ئێمە کەمتر حزوری هەیە؟ ئایا هۆکاری ئەوەیە کە ئاسار و شوێنەوار حزوری کەمە یانە؟ بینەرانی بەڕێز پاش ناوبڕێک لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا عوسمان تۆفیق شوێنەوارناس و مامۆستای زانکۆ تاوتوێی ئەم پرسە دەکەین و هیوادارم وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تریشتان بۆ وەرگرمەوە. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. مامۆستا عوسمان تۆفیق زۆر بەخێربێی بۆ بەرنامەی باسوخواز. زۆر سپاس بۆ بەرنامەکەتان. سپاسانە. سەرەتا پێشەوەی بچینە نێو پرسیارەکان و پێشەوەی بچینە نێو بەرنامەکەەوە پێم خۆشە بایەخ و گرنگی ئاسەوار لە ژیانی مرۆڤەکان لە ژیانی کۆمەڵگە و مرۆڤ بە شێوەیەکی گشتیا بزانین بایەخی ئاسەوار چەندە لای ئێمە؟ ئەگەر بگەڕێنەوە بۆ بایەخی ئاسەوار لە کوردستان یاخۆ بایەخی شوێنەوار لە کوردستان وەکو بڵێن زانستێکی تازەیە لە ڕووی شوێنەوارناسیەوە لە کوردستان تازە لە سەرەتاین هێشتا. بەڵام ئەگەر تۆزێ دوورترکەینەوە لە وڵاتانی ئەوروپا ئەوانت توانین بگەڵێن ئەگەڕێتەوە بۆ سەرەتای سەدەی 19 و هەندێک لە شوێنەوارناسەکان ئەوانەی کە لە بواری شوێنەوارناسیە ئیشەکەن کاتێک لە کاتی کنۆپشکنینەکانە کۆمەڵی پارچە شوێنەواری سەردەمە پێشکۆنەکانیان لە سەردەمێک دۆزیوەتەوە وەکو لە گەنجینەیەک یاخود لە کتێبخانەیەک هەڵیان گرتووە. ئەمەش وەکو باسی ئەوە کە یاخود نیشانەی ئەوەیە کە میلەتانی کۆنیش پاشا کۆنەکان بۆ نمونە پاشایەکی بابلی هەبوو ناوی نەبوخەتنەسر بۆ ئەمە هەستاوە بە کۆکردنەوەی ئەو کەلوپەل و شوێنەوارانی کە هەزاران ساڵ پێش خۆی پاشاکانی تر بەکاریان هێناوە یاخود میلەتەکانی پێش ئەو بەکاریان. ئەمەش ئەوە گەینە هەر لە سەردەمی زۆوە هەر لە دێر زەمان و مرۆڤەکان هەوڵیان داوە ڕەسەنایەتی خۆیان بەوە بسەلمێنن کە ئەو پارچە شوێنەوارانەی لە گەلەکانی پێش خۆیەوە هەبووە لای خۆی کوی کاتەوە وەکو چۆن بڵێن ڕەمزێک بۆ ناساندنی میلەتی خۆی. بۆیە ئێستش لە ئەوروپا یاخود لە وڵاتانەی کە تۆزێک ناسیۆنالیزمی تیاباوە گرنگی بە شوێنەوارناسی ئەدەن لەبەر ئەوەی کە خۆیان ببەستنەوە ئەو میلەتەی کە ئێستا لە ژیانەیە خۆی بەسێتەوە بە میلەتەکانی پێش ئەوەی کە لە هەمان خاک نیشتەجێ بوون. واتە شوێنەوار بەڵگەیەکی مادیە ئێمە ئەبەسێتەوە بە میلەتەکانی پێش خۆمان. کوردستان وەکو وڵاتی کوردان و کوردیش وەکو نیشتەجێی ئەم وڵاتە تا چەند ئەم بایەخی لەلا هەبووە یان ئەم بایەخی شوێنەوار لە لای کورد حزوری هەبووە و ئامادەی هەبووە؟ وەکو وتم پێشتر بایەخێکی تازەیە تازە لە ناو زانستە بۆ نمونە لە ناو زانکۆکانی کوردستان ئەوە ئێستا تازەیە هەم لە زانکۆی سلێمانی ئێستا بەشێکمان هەیە تازە قۆناغی چوارەم و زانکۆی سەلاحەدین تقریبا من خۆم دەرچی ئەوە مەشانازیەوە بەڵام من بە زانستێکی تازەیە. بەڵام وەکو باسم کرد لە وڵاتانی تری ئەوروپا هەرچەندە زانستی شوێنەوارناسی خۆی لە جیهانە زانستێکی تازەیە نوێیە لە چاو زانستەکانی ترە بەڵام نزیکەی 100 ساڵێک تەمەنی هەیە زانستی شوێنەوار. بەڵام لە کوردستانیش وا خەریکە سەرەتایە بەرەو هەنگاو ئەوە نێت بەرەو باشی بچێ ئینشاڵڵا.
بەڵێ ئێمە چۆن بزانین کە ژیانی ئێمە درێژکراوەی ژیانێکی تر یا قۆناغێکی تری بەر لە خۆمان بۆ لەم خاکەدا ینی بە چ ڕێگەیەک ئێمە بۆم نەکاتێ سەرچاوەیەکی نووسین و مێژوویمان نییە چۆن بتوانین بگەڕێنەوە بۆ ئەو مێژوە و خۆمان بکەینە خاوەنی خۆی لەبەرەوەی مرۆڤەکانی کۆن لە سەردەمانی زۆر زیاتر وەکو شەپۆلی گەڕۆکی بوون کەم مەگەر ئەوانەیان زۆر دانیشتەجێ بوو شارە گەورەکان بوون هاتوچیان کردو بۆ نمونە ئێستا هەنێک لە دیراسەکان لە کۆڕونەکان لەسەر شوێنەوە ناسی ئەڵێت ئەو میلەتانەی چوونەتە ناوچەکانی جنوبی عێراق لە کوردستانەوە چوون یعنی لە دەشتەکان و لە ئەشکەوتەکان کاتێککە مرۆڤ وازی لە ئەشکەوت هێنا چووە شار کشت و کاڵی دۆزیەوە دەستی کرد بە کشت و کاڵکردن و جە و کەش و هەوا لەبار بۆ کشت و کاڵکردن میلەتەکان لە شوێنێک گەڕان بۆ شوێنێکی تر بۆ سەرچاوی ژیان بەڵام لە کوردستان ئێمە بەڵگەی زۆرمان هەیە کە لە شوێنەوارمان هەیە لە کوردستان بۆ منە بەردەبەلکە لە تەنیشتی چەند کیلۆمەترێک دوورە لە چەمچەماڵ و مێژەکەی بۆ 100,000 ساڵ پێش ئێستا ئاگەڕێتەوە دواتر ئەچینەوە بۆ نمونە ئەچینەوە ئەشکەوتی شانیدەر مێژوێکی 6,000 ساڵی هەیە دواترێتەوە بۆ نمونە ئەشکەوتی هزار مێردمان هەیە لە سلێمانی ئەوش نزیکەی 40-50 ساڵێک پێش ئێستا وردە ئەم مێژوو هەتاوەکو ئێستا هاتوواتە کوردستان ئەم خاکێکی ئێستا پێوترێ کوردستان ئەم خاکە لە 100,000 ساڵ پێش ئێستاوە تاوەکو ئەمڕۆ ژیانی تیا بووە بەڵام ئەوەی ئێمە نایزانین ئەوەی نازانین ئەو میلەتانی لێژیاون کێ بوون ئایا هەر ئەمان ئێمە نەوەی میلەتانی نەوەی ئەو کەسانی کە لە ئەشکەوتی هزار مێرد ژیاون یاننا ئەویان تا ئێستا بۆ شوێنەوارەکان ناتوان ئەم چیرۆکەمان بۆ بگێڕنەوە بۆ مام سەلمێنن هەم بۆ ئەوەی کە بزانین بەر لە ئێمە خەڵکێک لێرە ژیاوە جەناب تاماژ بەوکەن کە شتەکە هەیە و ژیان هەبووە بەس بۆ شوێنەوارەکان ناتوانن ئەوە بسەلمێن کە ئێمە نەوەی ئەوانەی یانە خۆی شوێنەوار وەکوتم باشترین و یاخود مەلموسترین و بە زانستیترین بەڵگەیە کە ئێمە بەسێتەوە بەم خاکەوە ئەو میلەتانی کە لێرە ژیاون دوو ڕێگایەکمان هەیە بۆ ئەوەی کە بیسەلمێنین ئێمە چۆن بزانین لەوانی بۆ نمونە ئەگەر بمانەوێت ئیش لەسەر ئەو بارە بکەین کە ئەم میلەتی کە ئێستا لە کوردستان ئەژی بیبەسینەوە بە میلەتانی پێشتر و بەڵگەی زانستی ئەوەیە تۆ بێ بڕۆی لە ڕێگەی DNA و لە ڕێگەی کاربۆن 14 ئەو لە ڕێگەی ئەسکی مرۆڤانەی کە لە کوردستان نێژراون لە ئەشکەوتەکان یاخود لە گردە شوێنەواریەکان کە هەمانن ئەدۆزرێنەوە بۆ نمونە لە بێستان سوورمان هەیە ئەگەر بێت و ئێسکی ئەو مرۆڤانە بەراورد کرد لە ڕێگەی DNA و بیبەسیتەوە بە ئێسکی لەگەڵ خۆمان ژیانی ئێستا دەرەکەوێت کە ئەم مرۆڤانی ئێستا هەمان ڕێگەزی ئەو مرۆڤانی کە لە کۆنترا ژیاونیانە ئەگەر ئەمە وابێت باشە ئەگەر واژ نەبێ ئەمە شتێکی کوفر نییە عنی ئێمە لەبەر ئێمە نزیکەی 2,000 ساڵە بەڵگە هەیە لە کوردستان کورد لێرە ژیاوە ئەمەش گرنگ عنی گرنگ ئەوەی ئەمە چەند مێژوویەکی دوور و درێژمان هەیە لەسەر ئەم خاکە و لێرە ژیاوین و ئێستا ئەمە وەکو میلەتێک درێژە بە خاکی لەوە 2,000 ساڵی تر نازانم احتیمالەکە ئێمە هەر وەکو ڕەگەز بمێنینەوە لەسەر زەوی میلەتێکی تر بێ لە جێگەمان نیشتەجێ بێت بەڵام ئەم خاکە کە پێوترێ کوردستان یەکێکە لە خاکە هەرە کۆنەکان کە وەکو هەندێک ئەڵێن وەکو بەشێک بۆ لە میزۆپۆتامیا هەندێکی ژەڵێن بەشێکی تەنیشت میزۆپۆتامیا بۆ دراوسێ میزۆپۆتامیا بۆ بەڵام شارستانێتێکی کۆن هەیە لە کوردستان کە ئەو میلەتێ لێ ژیاوە لە کوردستان لێ ژیاوە ئێمە چۆن بتوانین لە ڕێگەی شوێنەوارەکانەوە ئاشنایی و زانیاری لە ڕابردووی خۆمان وەرگرین یام ئاشنا ببین بە ڕابردووی خۆمان و وەکو سەرچاوەیەکی مێژووی لێ بنوارین خۆی ئەوە زۆر گرنگە ئێمە ئەگەر بتوانین ئێستا بە تایبەتی لەم کاتاکە کورد بەرەو بە هەوڵدانە بۆ سەر بەخۆی یاخود هەوڵدانە بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی یاخود هەوڵدانە بۆ ناساندنی ناسنامەی کوردی گرنگترین شت بۆ ئێمە ئەوەیە کە وەکو کورد وەکو حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵ بدات گرنگی بە بواری شوێنەواری بدات ئەمە ئەکرێت سوودێکی مادیشی هەبێ و ئەکرێت سوودێکی معنەویشی هەبێ وەکو ناساندنی ئەم میلەتە بەداخەوە ئەڵێم کوردستان لە بواری شوێنەوار ناسیە لە بوارێکی نەوپشکنی ناوەی کە دەرخستنی ئەو شوێنەوارانەیە ئێستا هەر لێرە بچیتە شارە زۆر هەزاران گرد لەوە 100 گردمان هەبێ لە ناوچەی شارە زۆر یاخود 100 گردمان هەبێ لە دەشتی هەولێر 100 گردمان هەبێ لە دەشتی ڕانیە زۆربیان تا ئێستا داپۆشراون ئەم گردانە هەر یەکێکیان پڕیانە لە گەنجینەیەک زانیاری لە گەنجینەیەک معلومات کە دەربارەی ئەو میلەتانەیە کە پێشتر لە کوردستانی ئێمە ژیاون تا ئێستا نەدۆزراونەتەوە هیوادارین لە داهاتوە حکوومەتی هەرێمی کوردستان ئیشی جدی لەسەر بکە ئیشی زانستی لەسەر بکرێت پایبوجەیەکی بۆ تەرخان کرێ بۆ دەرخستنی مێژووی نەتەوەی کورد هەرێمی کوردستان مامۆستا پێم خۆشە لە ڕێی شوێنەوار و ئاثارەکانەوە بگەڕینەوە بۆ ئەو سەردەمەی میلەتەکەمان و بایەخی ڕابردوو یا بایەخی ڕابردووی میلەتەکەمان بزانین من پێم خۆشە ئێستا کە بۆ لە سەدەی 21ەمان کوردستان بۆتە وڵاتێکی چوار بەشکراو یان بۆتە وڵاتێک چوار بەشە و کراوەتە چوار پارچە بە سەر وڵاتانی داگیرکەرە دابەشکراوە بزانین شوێنەوارەکان لە ڕابردووە چیمان پێ ئەڵێن
ئایا کوردستانیشە لەو سەردەما کە ئێمە بۆ منە سەرچاوەیەکی مێژووی نووسراومان لە بەردەستانیەوە ئەومان بۆ بسەلمێنێ کە کورد چوار پارچە بووە و هەر پارچەی لەلایەن داگیرکەرێکەوە بە ڕووی ئەوی ترا کراوە یان دراوە بە گشت ئەوی ترا ئایا لەو سەردەمەشا هەروە بۆ یا کورد هەر یەک پارچە و یەک ڕیز و یەک دەوڵەت و یەک خاک بووە خۆی بەداخەوە یەکێک لە مشکلەکانی کورد وەکو ئەوی لەسەر ئەم خاکە بۆ ئەو نەتەوانەی کە ئێمە ئەچینەوە سەری بۆ نمونە هەر لە نزیکەی 100 ساڵ 200 ساڵ پێش ئەوەی من ئەو ئەمارەتانەی کە لە کوردستان هەبوو هەر ئەمارەتێک لە سەردەمێکە بۆ خۆی دەوڵەتێک بوو یعنی کاتێکمان نییە یعنی بەڵگەیەک نییە کە هەموو کوردستان لە سەردەمێکە بۆ نمونە لە 200 یاخود 500 ساڵی ڕابردووە لە سەردەمی لە سەردەستی یەک ئەمارەتی یاخود یەک دەسەڵاتی کوردیا بێ ئەمە لە مێژووشا تەقریبەن لە سەردەمی لولوبیەکان بۆ نمونە ئێمە لولوبیمان هەیە گوتیمان هەیە ئەو میلەتانەی تر کە پەیوەندیان ئێمە ئەچینەوە سەریان هەر یەکێکیان بەداخەوە لە سەردەمێکە بۆ نمونە ناوچێکی کوردستانی بەدەستەوە بووە هەر زۆر جاری بەڵگەشمان زۆرە کە لە کوردستان ئەو میلەتانەی پێشتر کە لە کوردستان ژیاون ئێمە بە شانازیەکن کە ئەگەڕێنە سەر ئەوان کێشە هەبووە لە نێوانیانە یعنی زۆر جار بەریەکەوتن هەبووە زۆر کوشتن هەبووە لە بۆ نمونە ئێستا ئەو پەیکەرێکە لە ناوچەی قەرەداغە پێڵێن پەیکەری دەربەنیگاور جاران ئەوترا هی پاشایەکی ئەکەدی هاتۆ بۆ گوتیەکان بەڵام ئێستا بەڵگەی تر هەیە ئەڵێن نەخێرەمە پاشایەکی گوتیە دژی پاشایەکی کوێ بووە دژی میلەتێکی تر بۆ کە لولوبیەکانە کە ئێمە هەر بەشێکین لەوان یعنی دوو میلەتی کورد دوو گەل بوون دوو نازام ناوچی کوردستان بوون دوو کار لە کاتی لێ کاتە حکومڕانی بوون بەریەک کەوتن زۆر جار کێشیان هەبوو لە نێوخوا هەروەکو ناڵم وەکو ئێستا بەڵام شتێکی ئەوتۆ فەرقی نەبوو مێژەکەم کەواتە شوێنەوار پێمان ئەڵێ کە لەو سەردەمەشا کورد هەر ناکۆک و دژ بەیەک بوون لەو سەردەمەشا وەکو بڵێن کورد نازان بەڵام ئەو میلەتەی کە لێرە ژیاون لە خاکی کوردستان ژیاون چەند میلەتێکمان هەیە بۆ سیموریمان هەیە میلەتێک بوون وەکو میلەت لولوبیەکانمان هەیە وەکو باسم کرد گوتیەکانمان هەیە ئەمانە زۆر جار بەریەکەوتن زۆر هەبووە لە نێوانیانە ئەمەش یعنی لە ڕێگەی شوێنەوارەکان و لە ڕێگەی تێکستە شوێنەوارەکان و لە ڕێگەی ئەو بەڵگانە ئەو پەیکەرانەی کە دروست کراوە بۆ نمونە تێکستێکی تر هەیە پەیکەرێکی تر ئێستا لە ئیسرائیل لە مۆزەخانەی ئۆرشەلیم کاتی خۆی لە بێتواتە دۆزراوەت ئەمە ئەڵە چێن نووسینێکی لەسرە پاشایەکە ئەڵێ من پاشایەک بۆ لە هەرێمی لە کوردستانی ئێرە ژیان لێرەوە چۆ منتیقەی بێتواتە شەڕی کردو دژی کۆمەڵێک کەس کە لەوێ ژیاون ئێستا خاکی هەرێمی کوردستانە ناوەڕاستی ئەتوانین بڵێن هەرێمی کوردستانیشە ئەو میلەتە کۆمەڵی خەڵک هەڵگەڕاونەتەوە لەم پاشە ئەم پاشایە کوڕەکەی خۆی بە سەرکردایەتی جێشێک ئەنێرێتە ئەوێ یعنی خۆی واتەنیاڵە سەرکەوتون بەسەریا و ئینقیلابەکەم پاشگەهین فەشەل پێهێنا تێکی دیارە ئەگەر پاشایەکی باش بوو بێت خەڵک بۆ دژایەتیەکە ئەوەنیە یعنی وەکو بەڵگەی بە بەڵگەی ئەمڕۆ ئەگەر پاشایەک باش بێ یاخو سەرکردەیەک باش بێ خەڵک خۆپشاندانی لە دژ ناگە خەڵک لە دژی هەڵناگەڕێتەوە ئەتوانین ینی تۆزێک لێکچوونێکی تا ڕادەیەک زۆر هەیە لە نێوان ئەمەی کە لێ ئێستا هەمانە لەگەڵ ئەوەی لەگەڵ کە 4000 ساڵ پێش ئێستا هەر هەبوو ئەمە بەپێی قسەی شوێنەوار بەپێی ئەو تێکستە نووسراوانە ینی قسەی ئێمە نییە وەکو شوێنەوار ناس قسەی ئەوانەیە کە لە ئەوروپیەکان ئەمانیان خوێندوێتەوە ئەم تێکستانە باسی ئەو شتانەکە کە ئێمە خوێنینەوە بە هەوڵات ئەمە سەبارەت بە ناکۆکی و وەکوڵێ بەگژ یەکدا چوون ئەی سەبارەت بە پێکەوە ژیان و ژیانی هاوبەشی نێوان مرۆڤەکان و هاوکاریکردنی یەکتر لە هەرەوەزی و کاری کشت و کاڵی ئەم شتانە ئایا پێکەوە ژیان لەو سەردەمەشا هەبووە یانە خۆی یەک شتی تری خۆش باشتر هەیە بەوەی باسیکەین ئێمە بۆ نمونە گوتیەکانیشمان هەبووەکو گوتیەکان کاتی خۆی یەکێک بوون لەو میلەتانەی کە ئێمە وەکو کورد ئەڵێن ئەچینەوە سەر ئەوان یاخود ئەوان باپیرە گەورەی ئێمە بن ئەم گوتیانە کاتی خۆی دەتوانیانە دەوڵەتێکی بەهێز دروستکەن لە ناو خۆیانە چوونەتە ناوچەی بەغدای ئێستا تقریبا ئەو دەورە جنوب عێراق ئەویان داگیر کردووە ماوەی تقریبا 100 ساڵی حکمی هەموو ئەتوانین بڵێن هەموو عێراقی کۆنیان کردووە ئەمە شتێکی باش بووە بە نیسبەت ئێمەوە ئەکرێت لە داهاتوان میلەتی کوردیش بتوانێت یعنی دەوڵەتی دەسەڵاتێکی باشی هەبێت و بتوانێت حکمی وڵاتێکی گەورەتر بکە وەکو لەبەرەوەی مرۆڤ هەر لە سەرتاوە لە ئەشکەوت دەرچوو پێویستی بە چی هەبوو پێویستی بە پێکەوە ژیان هەبوو ئەمە دەربارەی پرسیارەکەی تریان پێویستی بە پێکەوە ژیان بە کەم کاتێک مرۆڤ ئەتوانێت بەبێ کەسی تر بژی لەبەرەوەی کاتێکە کشت و کاڵکردن هاتە ڕێ لە کشت و کاڵکردنە پێویستی بە چیە پێویستی بە هەرەوەزی هەیە بۆ نمونە لە سەردەمانی زۆر کۆنا هەموو خەڵکی ناوچەیەک بۆ نمونە گوندێک یاخود شارێک کاتێک بە یەکەوە کشت و کاڵیان کردووە یعنی هەرەوەزی بە یەکەوە بۆ یەک زەوی هەبووە هەموو خەڵکی ئەو شارە چون کشت و کاڵیان کردو بەرەبوومی ئەم کشت و کاڵیان هێناوە لە یەک سایلۆدایان ناوە دواتر تەوزیع کراوەتەوە بەسەر خەڵکەکە ینی هەموو کەس ئەمەش بەڵگەی باشترین بەڵگەش بۆ ئەمە ئەوەیە ئەو شوێنوارەی ئێستا لە نزیکێ بازیان لە نزیک پشتی بەکرەجۆیە پێڵێن گردی کونارە
لەم گردی کوونارە دوو تێکستی شوێنەواری نووسین مسماری دۆزراوە تۆ باسی ئەماکەڵێ ئەم شوێنە وەکو سایلۆوە بۆ فڵان کەس ئەوەنە گەرمی ئەو ساڵی هێناوە تەسلیمی کردو فڵان کەس ئەوەنە جۆی هێناوە تەسلیمی کردو دواتر لە ڕێگەی حکومەتەوە یاخود لە ڕێگەی دەستگایە ئەو دەسەڵاتی کە لەو کاتە هەبە تۆزی ئەکراوەتەوە بەسەر خەڵکەکەی تر ئەمەش مانای هەرەوەزیە گەێنێ. ئەمە چ جۆرە عرفێک بۆ بۆم نە مرۆڤێک دەتەنگەنمی هەبوو بێ لەم سایلۆی داناوە هی واژە بووە لەوەچە هیچی نەبوو بێ بەڵام دوایی ئەم دوو مرۆڤە بە یەکسانی شتیان بەرکەوتەوە لەبەرەوەی ژیانی مرۆڤ هەر لەسەر بۆ منە قانونی حامورابی یاساکانی حامورابیمان هەیە لە ینی ئەوەی کە ئێستا باسەکرێ یەکسانی ئەوانە لە کۆنیشات تا ڕادەیەک جیاوازی هەبوو لە نێوان چینەکانە بۆ منە کەسێک پاشایەک بۆ یاخۆ کوڕی کەسێکی خانەدان ئەگەر کوڕی کەسێکی کۆیلەی بکوشتایە سزایەکی کەمی وەرەگر لە چاو ئەوەی کەسێکی کۆیلە کوڕی کەسێکی کۆیلە بکوژێت سزاکەی کوشتن بووە بەڵام لەبەر ئەوەی ئەمیان کەسی خانەدان بووە ئەو سزایە نەیگرتوێتەوە ئەمەش عنی تەبقات چینایەتی دایم لە کۆنەوە هەر هەبووە چینی بۆ من ئەو چینەی کە لە پەرستگاکانە ئیشیان کردو پیاوە ئاینیەکان دەسەڵاتێکی باشیان هەبوو چینی بنەماڵەی پاشایەتی ئەوە دەسەڵاتێکی وایە عنی کۆمەڵێک یاسا هەبوو کە خەڵکی عامەی ناسی گرتووەتەوە لەوەچێ بۆ سەرکردەکان یاخود بۆ پیاوانی ئاینی نەبووە ئیتر جۆرێک سیستەم بۆ لە کۆنە پایڕە کراوە بۆ دابشکردن و بۆ هەرەوەزی جۆرێک بۆ لە هەرەوەزی لەوەچێ لە سەردەمی ئەوانە باشترین سیستەم بوو بێ بەڵام بۆ ئێمە ئەگەر لە چاوی ئێستاوە ڕخنی لێبگرین احتیمالەکە کەمەوەسا پێمان خۆشە دەربارەی سیستەمی سیاسی و ئیدارە و کارگەڕی ئەو سەردەمە لە ڕێی شوێنەوارەوە بزانین ئەو کاتە مرۆڤەکان چۆن ئاراستە کراون چۆن ژیانیان بۆ منە پارێزراوە لەلایەن جیلێکی وەکۆڵێت سیاسەتمەدار بە معنای ئەمڕۆ ئایا شێوازێکی ژیان بەڕێوەبردن لە نێو ئەو مرۆڤانەی کۆنا هەبووە یا هەر بە شێوەیەکی هەڕەمەکی هەموو کەس بۆ خۆی ئاغا و وەکۆڵێ ئەمر بەسەرکراوی خۆی بووە خۆی ئەمە لە چیە توانین بە هینی ئەمە بکەین جوابی ئەم پرسیارە بن بۆ منە شارستانیەکمان هەیە ئەم شارستانێتی توانێتی ناوچێکی زۆر داگیر کات دەسەڵاتی لە بۆ منە گوتیەکان یاخود ئەکەدیەکان بۆ منە هەموو عێراقی کۆنیان بەدەستەوە بووە ئەمە مانای چی بۆ عنی سەرکردەیەکە بۆ سەرکردەیەکی بەهێز بۆی تر زاڵم بۆ بێ یاخود سەرکردەیەکی باش بوو ئەوە ئێستا تا ئێستا هینمان نەکراوە لەسەرەوە ئیش نەکراوە لەسەرەوە بەڵام بچووکی هەتاوەکو شارۆچکەکان هەتا شارەکان بچووک بوون هەتاوەکو فەرمانڕەوایەتی زۆر هەبووە یعنی دابەشبوونی دەسەڵاتەکان جیاوازتر بووە بەڵام هەتاوەکو دەوڵەتی مرکزی زیاتر بوو بێت ئەوە عنی شارێک بۆ منە شارێکی گەورە بوون من هەولێر یاخود هەرێمی کوردستان لە کۆنا ئەم خاکەی ئێستا ئێمە پێڵین هەرێمی کوردستان بۆ من بەدەست یەک پاشاوە بۆ یەک فەرمانڕەوە بۆ من نیشانەی چی بووە نیشانەی زیاتر پێکەوە ژیان بۆ کۆمەڵی خەڵکی زۆر بەیەکەوە ژیان بەڵام کاتێکە بینی بۆ منە لە گردێک شانشینێکە بۆ لە گردێکی تر شانشینێکی تر هەبوو لە گردێک ئەمە یعنی چی یعنی کەمتر توانیانە بەیەکەوە بگونجن کەسێک نەبووە یاخود دەسەڵاتێک نەبووە وەکو چەتر بەسەر هەمویانەوە ئیداری هەموو شار و شارچکەکان بکە بەیەکەوە ئەمانش لە چیا دەرەکەوێت لە ڕێگەی تێکستە شوێنەواریەکانەوە تێکستی شوێنەواریمان هەیە لە فلان شوێن نێراوە بۆ فلان شوێن لە فلان شوێن نێراوە ئەڵێ من پاشا فلان کەسی کوڕی فلان کەس ئەو پاشا فلان یعنی هەمویان لە ناوچەیەکی جوگرافی زۆر نزیکا بوون ئەمەش ئەتوانین بڵێن تا ڕادەیەک نیشانەی کەم جۆریان بووە بەیەکەوە یعنی کەم گونجاون بەیەکەوە هەندێکیان بەڵام لە هەندێک سەردەموانە بۆ هەندێک سەردەمی ئەوە باو بووە بەڵێ مامەسا زۆر لە بۆ منە میلەتانی دنیا شانازی بەوە ئەکەن کە لە ڕابردووە میلەتەکان یا وڵاتەکەیان خاوەنی شارستانیەت و حەزارەت و داهێنان و بۆ منە لە بواری کشت و کاڵ و بازرگانی و نازام ڕاوکردن و شێوازی بەڕێوەبردننی ژیان ئێمە چۆن بزانین کە لە کوردستانی ئێمەدا شارستانیەت و حەزارەت یا داهێنان بوونی هەبووە چۆن لە ڕێی شوێنەوارەوە ئەمە بسەلمێنین کە بڵێ کوردستانیش لە سەردەمی زوودا خاوەنی شارستانیەت و داهێنان و حەزارەتی خۆی بووە خۆی دۆزینەوەی شوێن ئێستا ئەو شارانە ئەو وڵاتانی کە تازە مۆدێرن بۆ منەوە وڵاتێکی وەکو کەنەدا ئێستا کەنەدا وڵاتێکە ئەوێ بۆ منە لە ڕێگەی لەبەر مێژوویەکی دووری نییە لەبەر وڵاتی کەنەدا وڵاتێکی تازە دروست بووە ئەم وڵاتە هەوڵەدا چی بکە بگەڕێتەوە بۆ مێژوو ئەو میلەتی کە پێش ئەم کەنەدای ئێستا لەوێ ژیاون ئەگەڕێ بۆ نمە ئیندیجنەس پیپڵی پیان ئەو خەڵکانی کە لەوێ ژیاون لە ئەسڵ خەڵکی ئەوێن هەوڵەدا لە ڕێگەی خۆی ئەم کەنەدای ئێستا شارستانیەتی پێناسەی نیە ئێستا بە کەنەدیەک بڵێ تۆ کوێنەی دەڵێ من پێناسەم نییە عنی پێناسەیەکی نییە ئەوە نەبێ پاسپۆرتێکی کەنەدی پێ بەڵام چیان ئەوێ بیکەن ئەیانەوە بگەڕێنە بۆ ئەو میلەتانی کە پێشتر لەوێ ژیاون لە ڕێگەی شوێنەوارەکانی ئەوانەوە ناسنامەیەک بۆ خۆیان پیشان بن
یعنی ئەمە لە ئەو وڵاتانەی کە مۆدێرن وڵاتێکی وەکو سین هەرچەندە ڕێگێکی دووری هەیە لە مێژە بەڵام وڵاتێکی دووە پێشتوونی شارستانیەکە لەگەڵ ئەوەی چەند گەشەی شارستانی هەیە لە ڕووی تەکنۆلۆژی و بەکارهێنانی تەکنۆلۆژی بەرەو مۆدێرنەچێ لەگەڵ ئەوەشە دەستی لە شوێنەوار بەرنەداوە هەر لەگەڵ گەشەی تەکنۆلۆژیا هەوڵەدا شوێنەواریش لەگەڵ خۆیان پێشخا بۆ ئەوەی خۆی ببەسێتەوە دایم بڵێ ئەم میلەتە ئەم خاکەی کە ئێمە لەسەرین ڕەگەزێکی کۆنمان هەیە لەسەر ئەم خاکە و مێژوویەکی زۆرمان هەیە و شانازی پێوەکەن. کوردستانیش ئەتوانین لە هەموو کاتێک با ئەتوانین پێشکەوتنمان هەبێ لەگەڵ هەبوونی پێشکەوتنا ئەشتوانرێت گرنگی زیاتر بەباری شوێنەوار و گەشتەکردنی شوێنەوار و لەبەر ئەو تیمە ئەژنەبیانە یاخود هەر گەشتیارێکی ئەوروپی یاخود بیانی یا ناوخۆیەتە کوردستان نایە بۆ سەیری بینای جوان نایە بۆ سەیری نازانم جادەیەکی جوان ئەو یەت ئەڵێ بزانم ئەم میلەتە چی هەیە. یعنی زۆر جا من لە ئەوانە بیستووە کە یەن بۆ هەرێمی کوردستان و تیمە ئەژنەبیانەی ئەوەی لە ڕووی سیاسیەوە نەک لە ڕووی شوێنەواریەوە یەنە کوردستان من زۆر جا لێم بیستون ئەڵێ هاتوونەتە کوردستان شوێنێک نەبووە بۆمان من ئێمە بەرمزان ئێوە چیتان هەیە میلەتی کورد یعنی بۆ منە گازی مۆزەخانەیەکی کەلەپوری باش مۆزەخانەیەکی شوێنەواری باش یاخود ئەو هەموو شوێنەوارەمان هەیە لە کوردستان نەتوانراوە بکرێ بە بواری بۆ منە گەشتیاری ئێستا هەر لە کوردستان ئەکتوانم ناوی 200 شوێنەواری وا پێ بڵێم لە هیچ وڵاتێکی دنیا نییە تەنها لە کوردستان هەیە بۆ من ئەو پەیکەرە داتەشراوانی کە لە شاخەکانی هەرێمی کوردستان هەیە لە هیچ وڵاتێکی تر نییە ینی لە کوردستان بڵێم لە ئێران هەمانە لە کوردستانی ڕۆژهەڵات لە کوردستانی باکووریش هەمان ئەمە تەنها لە ئەو خاکەیەکی ئێستا پێوترێ کوردستان لە هیچ شوێنێکی تری دنیا نییە وەکو چۆن ئەهرامەکان تەنها لە میسر و سوودان هەن ئەمیش تەنها لە کوردستان هەیە بۆ یعنی ئەمە زۆر شتێکی باشمان هەیە لە ڕۆی گەشت و گوزاریەوە توانین برەوی پێبین بۆ سەرخستن و یاخود بۆ ناساننی زیاتری میلەتی کورد و وەکو خاکی کوردستان. بەڵێ مامۆستا جەنابەت باست لە میلەتی کەنەدی کرد کە بۆ نمونە ئەگەر یەکێ لێیان پرسێ ئێوە خەڵکی کوێن نازانن بڵێن خەڵکی کوێن ئێمە چ شتێک هەیە بۆ میلەتی کورد بیسەلمێنێن کە ئێمە ڕەگەزێکمان لەم خاکەدا هەیە و ئەشتوانین بە شانازیەوە بڵێن بە درێژایی هەزارەها ساڵ ئێمە ڕۆڵەی ئەم خاکە بووین و خەڵکی کوردستانین چ شتێک هەیە بیسەلمێنێ بۆ ئەمە بۆ نمونە ئێستا ئەمە ئەو پێش تاوەکو پێش چەند ساڵێک پێش ئێستا شوێنێکە بوو لە چەمچەماڵ پێوترێت چەرمۆ گوندی چەرمۆ بەپێ ئەو لێکۆڵینەوانەیە کونە پشکنینانی کردویان ئەڵێن کۆنتترین گوند بووە لە تقریبن لەم ناوچەیە کە کشتتوکاڵی تیاکراوە مرۆڤ توانێتی تیا نیشتەجێ بێ و لە ڕێگەی دا ئەو داس و کۆمەڵە گەرم و جۆوانە دۆزراوەوە فحسی کراوە یەکێک بووە لە گوندە کۆنەکان ئێستا دراسی تازە کراوە لە بێستانسوور لە نزیکی شارەزوور لە ناوچەی شارەزوور تیمێکی بەریتانی کردوێت ئەمە قسەی تیمە ئەوروپیەکان هی کوردەکان نییە بڵێن ئەمە خۆمان هەڵەکێشین یا خۆمان ئەبینە شتێکە بیتە پێشەوە کە هی خۆنی ئەمە تیمە ئەژنەبیەکانە تازەترین دراسە ئەوەی ئەڵێ ئەم گوندەی کە بێستان سووری پێ ئەوترێسا لە ئەوروپا ینی خەڵک من زۆر بیستومە لە خەڵکی تر ئەڵێ بەس ئێمە ئاوات خوازین ڕۆژێ لە ڕۆژان بتوانین بین سەردانی میزۆپۆتامیا بکەین ئێرە بەشێکە بووە یعنی بەشێک بین لەو شارستانی گەورەی کە لە کۆنە هەبوو خەڵک پێی خۆشە بێت ئەو هەموو داهێنانەی کاتی خۆی کە لە میزۆپۆتامیا کە ئێمە بەشێکین لە ئەوان خۆمان بە بەشێک لەوان نەزانین داهێنانی زۆر کرا بۆ نمونە یەکەم جار لە سەرزەویە نووسیندا هەر لەکوێ کراوە لە میزۆپۆتامیاوە کراوە کە ئێمە خاکی کوردستانیش بەشێکی زۆر ئێستا و عێراقی کە پێوترێم میزۆپۆتامیای گەورە نیوەی خاکی کوردستانە یخۆ ئەم میلەتی کە لێرە ژیاو هەر دەوری هەبووە لەو شارستانیەتە وانە ئەنی شتی داهێنان زۆر کراوە لە کوردستان بەڵام بەداخەوە ئیشی لەسەر نەکراوە بۆ دەرخستنی ئێمە توانین بیسەلمێن لە ڕێی شوێنەوارەوە کە بەڵێ بە درێژایی هەزارها ساڵ نیشتەجێم خاکە بووین و باو باپیرمان خەڵکی شوێنەتاکی لە ڕێگەی ئەو بەرگە شوێنەوارانەی هەماوەکو باسم کرد لە 100,000 ساڵەوە شوێنەوارمان هەیە 120,000 ساڵەوە شوێنی ینی بەڵگەی شوێنەواریمان هەیە لە کوردستان هەتاوەکو ئەمڕۆ هەتاوەکو ئێستا هێشتا زۆرتر تقریبا نتوانم بڵێم ئەوەی کە دەرکەوتوە تا ئێستا لە سادەی ئەوە نییە کە ماوەتەوە ئەگەر هەمووی دەرکەوێت دڵنیابم مێژوویەک بەباشی ئەگۆڕێت مێژوی کوردستان بەباشی ئەگۆڕێت مامۆستا جەنابەت ئاماژەت بەوە کرد کە بۆ شوێنەوارەکانی کوردستان و ناسینەوەیان ساڵانە بۆ منە تیمی ئەوروپی و ئەمریکی و بەریتانی دێن ئامانجی ئەم تیمانە چییە کە دێن بۆ منە داهێنان یا بۆ منە بە دوواداچوون بۆ ئاسەوارەکان و شوێنەوارەکانی ئێمە ئەەکەن خۆی کاتێک کە شوێنەوارناسی سەری هەڵدا لە چیوە سەری هەڵدا بۆ منە لە کتێبە پیرۆزەکانە بۆ مەکتێب وەکو تەورات و ئینجیل و ئەوانە کۆمەڵێک باسی ناوی شوێن ئەکرا کە لای ئەوان لەوەی میلەتانی پێش ئیسلام یعنی ناوچی شارستانیەتی بوون بۆ منە باسی بەهشتی عەدە نەکرێت باسی شوێنەکانی ترەکرا ئەم کۆمەڵێک تیم وەکو لە ڕووی ئاینیەوە ئەم کتێبانەیان خوێن و ئەگەڕانیان و ئەم شارانە بێ لەکوێ بێ ئەم شارستانیانە دێستا کەوتن و نەتەکوێ کاتێکە هاتوونەتە بۆ من ئاشوورە و شوێنی کە نینەوەی ئێستاکە داعش ئەوە هەندە شوێنەوارەکانی وێران کرد کاتێککە ئەگەڕێن ئەوان بە دوای شتێکی ترا گەڕان شارستانێکی ترا گەڕان کاتێک گەڕان ئەمەیان دەستکەوت
یعنی ئەمە یەکێکە بۆی بە دوای ناوچەیەکی شوێنەواری ناوچەیەک هەیە شارستانێتێکە بۆ نازانیت ئەگەڕێ بە کنەپشکنی شوێنواری و ئەیدۆزیتەوە تەنها ئامانجیان ئەوەی ئەم شوێنە بدۆزنێ ئامانجی بۆ خوڕی و دزینی ئەم پەیکەروشتانیان بەپی ئەزانی خۆی کێشەکەت لە عێراق تاوەکو سیادە نەبوو لە عێراق بڵین هەتا 930 ئەوانە تا تقریبا تو ئەم تا 940 ئەوانە زیاتر ئەو شوێنوارانی کە ئەدۆزران بۆ نمونە میسر هەرچی شوێنەوار دۆزرا بێتەوە تاوەکو ئەو سەردەمە هەمویان ئەبردە دەرەوە بەبێ پرسی ئەو وڵاتی کە هەبووە لەو کات ئەیتر ئایا وڵاتەکە سەر بە بەریتانیا بۆ یاخودنا قوارێکی تایبەتی هەبوو بەڵام ئەمانە ئەبرایە دەرە بۆن مە هەرچی تایبەت پەیکەری فێرعونەکانە براوەتە دەر لە کوردستان وەکو بۆم باس کردی ئەو پەیکەرێکی ئێستا لە مۆزەخانەی ئیسرائیلە لە ئۆرشەلیم لە ساڵی 74 لە کوردستان لە مەمتیقەیەک لە منیشویستم بپرسم بۆ منە ئەو پەیکەرە یا بۆمە بەردێکی شین هەبوو ئێران گوایە بردوویەتی ئەمانە سوودی چییە بۆ ئەو وڵاتانە بۆ مێژووی ڕابردووی خۆمانی لەسەر بنووسینەوە بزانین کە ئەمە بەشێک بۆ لە مێژوو کەلتوری ئێمە بەڵام ئێران و ئیسرائیل هەر وڵاتێکی ترکە دێت ئاساری ئێمە دەبا ئەوان سوودی چی لێ دەبێت ئەزانی ئەوان بۆ نمونە ئەوان سا بۆ نمونە بڕۆیتە مۆزەخانەی بریتیش میوزیەم یا لۆڤەر موزیەم لە پاریس ئەوەی تریان لە بەریتانیا ئەم مۆزەخانانە ئەگەر نەڵێم لە 90 لە 100 زیاتر لە 180 ئەو پارچە شوێنەوارانی کە لەوێ نمایشکراوی خۆیان هی میلەتەکانی ترە هێناویانە لای خۆیان هەڵیان گرتووە ئێستا ئێمە ئەبێ ئەگەر بچینە ئەو مۆزەخانە ئەبێ پارە بین هی خۆمانە هی خۆستا تۆ بچیتە مۆزەخانەی ئۆرشەلیم ئەبێ پارە بێ اینجا بچی سەیری ئەو پەیکەرە بکەی کە کاتی خۆی لە ڕانیە بۆ یعنی هی تۆیە براوەتە ئەوێ ئەبێ مەمنوونیش بی پارەش بێت تا بیبینیتەوە جارێکتر لەبەرەوەی ئەوان گرنگی ئەڵێن شوێنەوار هی هەموو میلەتە کاتێکە بوو بە شوێنەوار ئەبێ هی مرۆڤایەتی نەک هی میلەتێک ئەوان لەو ڕوانگەوە سیرەکەن بەڵام خۆی لە ڕاستی شاوانی ئێستا بۆ نمونەگە شوێنەوارێکی بەریتانی ئەوروپی سەردەمی ئەنگلۆ سەکسۆنەکان بێ لە وڵاتێکی تر بێ احتیمالەکە هەموو هەوڵێکی خۆیان بن بیگەڕنەوە بۆ نمونە ئیسرائیل ئەو ئەرشیفە گەورەی هەبوو لە عێراقاتی خۆی لە 2003 هەر هەمووی بردەوە بۆ وڵاتی خۆی ئەمەش ئەوە چیە گەین یعنی هەموو میلەتێک هەوڵەدا مێژووی خۆی پارێزێ هەموو میلەتێک هەوڵەدا ئەرشیفی خۆی بپارێزێت داواکارم لە کوردستان ئینشەڵا ئەوە بکوێتە بواری جێبەجێکردنەوە مامۆستا جەنابێت ئاماژەت بۆ پەیکەرەدا تاشراوانە کرد کە لە شاخەکانە مرۆڤ هەڵی کۆڵی و دروستی کردوون ئەم پەیکەرانە ئاماژە بە چی ئەکەن یا ئەیانەوێت چیمان پێ بڵێن خۆی بۆ چەند مەبەستێک بزیاتر بواری سەرکەوتنە یەک دوو پەیکەری ترمان هەیە وەکو ئاماژە بۆ نیشتانی شارستانی بکەن یاخود بەڵگەی سەرکەوتنیان پێوە نییە یعنی شەڕ و نیشانی ئەنجامی شەڕنێ بۆ نمونە ئەوەی یەک دوو پەیکەرمان هەیە لە مەمتیقەی یەک دانەمان هەیە لە حەریر لە ناوچەی حەریر دوو دانشمان هەیە لە شاخی پیرەمەگرون ئەم دوو پەیکەرە چەکیان لا نییە ینی چەک بەدەست نین ئەو دوو پیاون ئاهایان کردوویەکی پەیکەرەکە ینی ئاماژەیە لەوەچێ بۆ شارستانیەتێک شارستانێتێک هەبوو بێ لەو ناوچە بەڵام پەیکەرەکانی تر بۆ من ئەوەی دەربەندی گاور ئەوەی دەربەن بێلولا ئەوانەی کە لە سەرپێڵی زەهاو هەمان هەمویان باس لە سەرکەوتنەکە میلەتێک سەرکەوتن بەسەرێکی ترە بەداخەوە زۆر بەشیان هەر میلەتی کورد بوون یعنی ئەو میلەتانە بوون کە لە کوردستان ژیاون دوو ناوچەی هەرێمی کوردستان یاخود دوو ناوچەی کوردستانی کۆن ئەوەی کە ئێستا ئێمە پێڵێن هەرێمی کوردستان دوو هەرێم شەڕیان بۆ یەکیان سەرکەوتۆ بە سەرێکی ترا پەیکەرێکی بۆ خۆی دروست کردو ئیدارەی تقریبا لە شێوازی بەڵێ مامۆستا ئاماژەت بەوە کرد کە بۆ من ئەم پەیکەرانەی حەریر و ئەمەی پیرەمەگرون چەکیان بەدەستەوە نییە بۆچی ئاماژەت بە چەک کرد جەنابێت خۆی لەبەرەوەی پەیکەرەکانی ترمان نسا ئەوەی دەربەندی گاور ئەوەی کە لە قەرەداخە ئەوە کابرایەکە بۆ نمونە تەورێکی بەدەسەوەی و تیر و کەوانێکی پێ و شمشێرێکی کردو بە لاقەی خۆیان دوو کەس کوژراون یاخود لە شاخی خستونێتێ خوارەوە ئەمەش نیشانەی چی ئەمە نیشانەی کوشتن و شەڕ بوو یاخود ئەوەی دەربەندی گاور بێلولا هەمانە لە منتیقەی لای سەرتەکی بەمەوە تقریبا بەرەو گەرمیانە چیت شوێنێکە پێڵێن دەشتی شێخان یاخود دەربەند بێلولا لە تێکستە کۆنەکانە بە هۆرێن شێخان ناسراوە ئێستا ئەمەش هەر لەوەیە نووسینێکی پێوە هەرچەندە نووسینەکە بەپێ ئەو دیراسانەی کە لەسەری کرا ئەڵێن ئەو کەسێک کە پەیکەرەکەی دروستکردە خوێنەوار نەبوو بەڵام نووسینەکەی کەسێکی تر بۆی نووسی و هەڵی تیا کردو بۆیە زۆر احتیماتی ناخرێتە سەر لە هین جەنابێت ئاماژەت بە مەسلەی شەڕ و شمشێر و تەور و ئەم شتانە کرد بزانین لە ڕێی شوێنەوارەوە لە کوردستاندا شەڕ چه حزورێکیە بۆ لە نێو خەڵکیدا و چۆن هێمای سەرکەوتن و نشۆزدیان بۆ منە تێکشکانیان لە ڕێی پەیکەر و شوێنەوارەکانەوە بە خەڵکی گەیاندووە ئێمە ئێستا بزانین
لە شەڕێکدا ئەمەیان سەرکەوتووە و بە چ نیشانێک بیسلمین کە ئەمەشیان ژێرکەوتوو بووە و نوشستی هێناوە. لەو بۆ نمونە سەرکەوتنی میلەتێک یاخودێکێک بەسەر ئەوی تریانە دوو چەند ڕێگایەک هەیە لە ڕێگەی ئەو لە نووسینە شوێنەوارەکەی ئەوەی کە خۆیان نووسی بێتیان یاخود ئەو تێکستانی کاتی خۆی پاشاکان نووسیوان بۆ نمونە پاشای ئاشووری هەیە نامەیەکی نووسی و ئاڵێ بۆ فلان کەسی کوڕی فلان کەس هێرشکەرە سەر فلان ناوچە کە ئێستا ئەو ناوچەیەکەوێتە ناو خاکی کوردستانەوە. ئەمە یەکێک لەوانەیە بۆ نمونە ئەو هاتنی هەیمەنی ئاشووریەکان لە کوردستانی خۆمانە نیشانی شەڕ بوو ئەوان هاتون ئێرەیان داگیر کردووە. وانە ئەو کەلوپەلانی کە لێرە هەیە بۆ نمونە نووسینی شوێنەواری نووسینی مسماریمان هەیە کە لە کوردستان ئەدۆزرێتەوە باز لە داگیرکاریەکە یاخود باز بە تاڵانبردنی ناوچەیەکەکە یاخود دەڵێن میلەتێک هاتون کۆمەڵێک گروپێک هاتون فلان ناوچیان داگیر کردووەڵە تەفروت و نامانکردن بەم نەساڵە تەفروت و نامانکردن ئەکوێتە بۆ من لە جنوبەوە یاخۆکەوێتە کوردستانی عێراق و ئەم کوردستانێکی ئێستا لێمان ئەو پەیکەرانش بەداخەوە هەر پەیکەرێک چەک هینی لەسەر بوو ئەوە نیشانەی ڕەمزێکە بۆ سەرکەوتن ڕەمزێکە بۆ دیاریکردنی سنوور ئەمە سنووری من بووە کاتی خۆی تا ئێرم بە چەک گرتو یاخۆ بە کوشتن گرتووە ئەمە سنووری منەیە ئەبێ بە چەک لێم وەرگریتەوە یان ڕێگایەکی تر بدۆزیتەوە بۆ مامەسا پێمان خۆشە هەر لە ڕێی شوێنەوارەوە بگەڕێنەوە بۆ عرف و عادات و تەقالیدی ئەو سەردەمە بزانین ئاغاکان چۆن ژیاون هەروەکو ئێستا بۆ نمونە ئەشرافیانە و وەکۆڵێ بۆرژوازیانە ژیاون و کۆیلە و ژێردەستەکانیان چۆن بوون و شێوازی ژن و ژنخوازی و خواردن و خەو و خۆراکیان چۆن چۆنی بووە لە ڕێی شوێنەوارەوە ئێمە بگەڕێنەوە ئەو چیرۆکە بگەڕینەوە بۆ دیراست لە لێکۆڵینەوە لە بواری ژیانی ڕۆژانەی مرۆڤی کۆن لە ینی ئەو مرۆڤانەی کە لێرەش داون خۆی لە مجتەمەعی کۆنا لە عێراقا ئاین ینی ئەوانەی کە پەرستگا زۆر دەوری باڵای هەبووە پەرستگاکان ئەتوانین بڵێن وەکو ئەگەر نەڵم 100% تۆزێک نزیک زۆر نزیک بوون لە پاشاکان و هەر پادشایەک پەرستگای لە بەردەست بێت توانێتی حکمی بە وڵاتەکەی بە باشی بکات لەبەر پەرستگا دین و دەسەڵاتیان زۆر تێکەڵ کردو بۆ نمونە پاشای ئەکەدی نەرامسین تقریبا خۆی بردوێتە ڕیزی خوا خواوەند دەڵێ من خواتانم نەعوذ بالله وەکو چۆن فیرعونەکانەوە کە تەنها لە عێراق ئەومان هەیە ئەومان هەیە بۆ نمونە پەرستگاکانی تر زۆربیان پادشاکانتیان ئێمە نوێنەری خودداین ئەمە لە خودداوە دەستنیشان کردا خوای منی تەرخان کردووە کە ئەم میلەتە پارێزەم یاخۆ بچم ئەوە بکەم یعنی هەر ئیشێکیان کردوی هەوڵیانداوە دین ئیسفادە لە دین بکەن ئەمە لە عێراقی کۆنە بۆ نمونە بۆ مەسائلی ژیانی ڕۆژانە هەروەکو ژیانی ڕۆژانە خێزان هەبووە بۆ نمونە پیا و چووە بە خوازبێنی ئافرەت زۆر جار ماوەتۆ لە ماڵی باوکی خێزانی نەک هێنابێتی بۆ لە زۆر جار لە هەندێک سەردەما بە عکسەوە بۆ خێزانەکە هێناوە بۆ ماڵی خۆی مارە بڕین و ئەوانە هەبووە بۆ نمونە ئافرەت بە کۆیلایەتی هەبووە کۆیلایەتی ئافرەت بە کۆیلە فرۆشراوە یاخود پیا بە کۆیلە فرۆشراوە هەب بۆ زۆر جار عایلەیەک کراون بە بەندە و فرۆشراون لە ماڵێکە ئیشیان کردووە بۆ نمونە ئەگەر ئافرەتێک مێردەکەی بمردایە لە شەڕێکە حکوومەت تا ڕادەیەک ئەیتوانی نەفەقەیەکی کەمی بۆ بکات دواتر ئەبوایە یا مێردی بکردایەتەوە بە کەسێکی خزمی مێردەکەی یان ئەبوایە زەواجی بکردایەت یعنی بۆ نمونە هەڵگرتنەوە هەبووە لە کۆنا یعنی مناڵی کەسێکی تر هەڵەگریتۆ لای خۆ ژیان ئاوا بە تقریبا دەوڵەمەندی بازرگانی زۆر بایەوە بووە بازرگانی کەسێک بازرگان بۆ ئەیتوانی یعنی دەسەڵاتێکی باشی هەبوو هەروەکو ئێستا ژیانی شۆن ئێستاوایە هەمان شتە بەڵام تۆزێک بە متەواضعتری بەڵێ مامۆستا کۆنترین یاسایە کە ئێمە هەموو مرۆڤایەتی پێی ئاشنا بن پێی ئەڵێن یاساکانی حاموڕابی بۆ منە بۆ بەڕێوەبردننی دەوڵەتەکەی و بەڕێکردنی ژیانی خەڵک و ئیدارەدانی ژیانی خەڵک بزانین لەو سەردەما لە کوردستاندا یاسا چۆن بووە چۆن کاروباری مرۆڤەکان ڕێکخراوە و سنوورێک بۆ دەستدرێژی و ستەمی مرۆڤەکان بەرامبەر بە مرۆڤی تردانراوە و کام یاسایە جێبەجێکراوە خۆی کاتێک حاموڕابی هاتە سەر حکومن ئەو یاسانەی دەرکرد ئەم یاسانە لە ئەنجامی کۆمەڵی یاسای ترەوە هەبوو ینی کۆمەڵی یاسا هەبوون لە ناو هەر هەرێمێک هەر ناوچەیەک یاسایەکی تایبەت بەخۆی هەبوو حاموڕابی کاتێک کە ئەم خاکەی زۆری کەوتە دژێردەست بۆ نمونە هەموو هەرێمێک بوو وەکو چۆن جاران عێراق هەموو یەک خاک بوو بەڵام دوو پارەمان هەبوو لێرە پارەی ئەسلی بوو لەولا پارەی کە حکوومەت گۆڕا هەستان چیان کرد یاسایەکیان دەرکرد هەموو پارەیان ڕێخست ئەوانیش بۆ نمونە هەستا حاموڕابی یاسایەکی دەرکرد سوودی لە هەموو یاساکانی ناوچەکانی تر بۆ نمە خەڵکی نارکۆمەڵە شارەزای نردووە بۆ هەموو هەرێمەکان لە هەر هەرێمێک بۆ نمە یاسایەک یا چەند یاسایەک وەرەگرن کامیان گونجاوتر و بەسوودتر بوو بێت لەو سەردەما بەکاریان هێناوە هەرچەنە یاسای حاموڕابیش یاسایەکی زۆر باش نەبوو بەڵام توندوتیژی زۆر تیا بووە بۆ نمونە نەعەدالەتی لە چینەکانە دیاری کردو بۆ نمونە وەکو باسم کرد یعنی ئەگەر کەسێک
لە خانەدان بواە کوڕی کەسێکی بکوشتایە لە چینی خوارەوە سزاکەی کەمتر بوو لە کەسێک کە لە هەمان تەمەن بێت لە هەمان ئاستی چینایەتی بێ بۆ کوشتنی کەسێکی ئەمەش عنی جیاوازی هەبووە لە چینایەتێکە بۆ نمونە لە شوێنێکگەڵی ئەگەر کەسێکی کوشت بەڵگە نەبوو لەسەر کوشتنی ئەبێ بچێتە ناو دیجلەوە یا بچێتە ناو ئاوە ئەگەر مەلەی کرد و دەرچوو ئەمە یعنی بێتاوانە ئەگەر دەریش نەچوو ئاوبردی ئەمە یعنی گوناحبار بووە بڵێن کەسێک ئەگەر مەلەوان 2000 کەس بکوژێتوانی لە ئاوەکە دەرچێت کە بەڵگە نەبوو یعنی کۆمەڵێشت بۆ لەبەرەوەی لە ژیان کوردستانیش لەو کاتا بۆ مێژووی ڕابردووی ئێمە ژەر وەکوڵ هەڵگر و پەیڕەوکەری یاسایانە بۆیان هەر هەمان یاسای لەبەر من بەڵگەیەکمان نییە ینی بڵێ کوردستان فڵان یاسای پەیڕەو کردووە باست لە مەسلەی ئاین کرد و پەرزگا کە ڕۆڵێکی زۆری هەبوو بە تایبەت دەسەڵاتدارەکان ویستویانە بۆ تەواوکاری دەسەڵاتەکەیان پەرزگایان هەبێ و هەندێکیشیان خۆیان بەخوازانیوە ئەمانە پەیڕەویان لە چ ئاینێ کردووە ئایا ئاینی ئاسمانی لەو سەردەمی ئەوانەوە نزیک بووە یان خۆیان ئاینی داتاشرا و ئاینی خۆیانیان هەبووە هەر ئاینێکی ئاسمانی هەبێت هاین ئاسمانیەکان دایم باس لە یەکتاپەرستیەکە وانە کە یەکتاپەرستی بوو ینی هیچ ئاینێکمانیە باس لە پەرستنی بتەکان بکرێ بۆ نمونە هەموو ئاینە ئاسمانیەکان ئالەوە شوێنەوە لەگەڵ زانستی شوێنەواری لەگەڵ ئاینە تۆزێک لەوێ بەریەکەوتنیەکەکەن بۆ نمونە ئەو هەموو پێغەمبەرەمان هەیە چەندیان لە عێراق ژیاون وانە لە عێراق بوون ئەوانە حەزرەتی ئیبراهیم و نوح ئەوانە تقریبا ئەو بەڵگانەی کە شوێنەوار ئەمان بەستێتەوە بۆ پێغەمبەران و تا ئێستا ئیشی لەسەر نەکراوە ئەوەش ئەبێت هەم ئەوانەی کە لە بواری ئاینە شارەزایی باشیان هەیە و ئەوانەی کە لە بواری شوێنەوارە بە تایبەتی لە تێکست خوێندنەوەکان وانەی کە تێکستە شوێنەوارەکان مسمارەکانە خوێن ئەبێ ئیش لەسەر ئەو بکەن بزانن بەڵگەی شوێنەواری لەگەڵ بەڵگە ئاینەکان لە یەک بدەن بووی بزانین ئایا ئەو پێغەمبەرانە لەکوێ ژیاون ئەو میلەتانی کە پێغەمبەرەکانیان بۆ هاتووە خۆ ئێمەش هەر لە قورئانە فەرمێ هەندێک لە پێغەمبەرەکان تەنها یەک کەس دوای نەکەوتووە لە چەند ساڵ پێغەمبەر بوو وانە احتیمالەکە هەر لەناو ئەو میلەتانە ژیاون کە لە عێراق یاخود لە میسر یاخود لە شام یاخود لە فەڵەستین ژیاون بۆی ئەو هەموو پێغەمبەرە هاتووە یعنی ئەو میلەتانە دینی جیاوازتریان پەرستووە یاخود لەسەر دینێکی ئاسمانی بوون بۆ ماوەیەکی کەم بەڵێ مامەسا شتێکی تر هەیە لە کوردستانە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کەوا دەری خست لە کوردستاندا کۆمەڵێ هەڵگری ئاینی جیاواز ژیاون بۆ من لە ڕێگەی دۆزینەوەی گۆڕەکانەوە کە هیوایان هەبوو مەسیحی بۆ یا جوولەکە بۆ یا هەڵگری هەر ئاینێکی تر بووە و کۆمەڵێ خشل و زێڕ و زی و وەکوڵێ نیشانەی ئاینەکەی خۆی لە گۆڕەکەیان شاردۆتەوە پێشەوەی بڕۆینە سەر ئەوەی کە بۆچی مرۆڤ لەو سەردەما هەوڵی داوە بۆونە گۆڕەکەشی هەروەکو ئەشرافیانە بێت و دەوڵەمەنانە دەرکەوێ بزانین شێوازی ناشتنی مردوو عرف و عاداتی مردوو و یاسا بە سەبارەت بە مردوو لای خەڵکی کۆن لە ڕێی ئاسەوارەکانەوە چۆن چۆنی بووە ئێمە لە هین دراسە زۆر کراوە لەسەر گۆڕەکان یاخود گۆڕەکانی پاشەکان لە عێراقی کۆنە لە عێراقی کۆن وەکو میسر نەبوو لە میسر ئای بڕۆیان وا بوو کە ئەو لاشەی پادشاکان ئەوە مۆمیا کرایە و اینجا لەگەڵ ئەو کەلوپەلانی کە هەی بۆ بناژرایە بەڵام لە عێراقی کۆن لاشەکان مۆمیا ناکرا هیچ نەمان بیستۆ مۆمیا هەبێ لە عێراقی کۆنا بەڵام چی هەبووە پاشاکان وەکو پاشاکانی میسر یاخود هەر کەسێک هەر کەلوپەلێکی هەبووە بیر و باوەڕ وا بووە کە ئەو کەسا زینوو ئەبێتەوە یعنی بڕۆیان بەس ژیانی دوای مردن هەبووە ئەم کەلوپەلانێن لەگەڵا دانا بۆی ئیسادەی لێ بکات لە ژیانی دواترە ئەمە بەس پاشاکانیان هەموو کەسێک هەر کەسێک بۆ نمونە خەڵکی وا هەیە کە ئێمە گۆڕەکانیان دەرەکەین تەنها بۆ نمونە یەک گۆزەی هەبووە یەک گۆزیان لە تەنیشتی ناشتووە یعنی هیچی نەبوو ئەم کابرایە یەک گۆزایان هەیە شمشێرێکی لاوە بووە هەیە بۆ نمونە ئافرەت ئێستا ئەم ساڵ لەگەڵ تیمێکی یابانی لە بێستان لە گردی یاسین تەپە ئیشمانە کرد سەردەمی ئاشووری بۆ 800 ساڵ پێش زاین یعنی 2700 ساڵ پێش ئێستا ئەو شوێنەی کە ئێمە ئیشمانێکە چەند پێکەری ئافرەتێکمان دۆزیەوە هەر هەمویان گوارە و هینەکان بازن و ملوانکەکانیان یاخود پاوان و دەستەوانەکانیان هەر هەمووی لە دەسا بوو یعنی وەکو خۆی چی هەبوو دیار بوو هی خێزانێکی دەوڵەمەند بۆ خێزانێکی متەمەکین بۆ ئەو کەلوپەلانیان لەگەڵان ناشتە ئەمە هەر لە سەردەمی دووتر بۆ نمونە لە مەقبەرەی ئولی مەرەکیمان هەیە لە جنوب تقریبا قبر هەبووە تقریبا 30 کیلو ئاڵتوونی پاشای تیا بووە تیا دەرکرابوون من لە ئاشور لە ناوچەی ئاشور قبر یەکێک لە پاشاکان دەرکراوە نزیکە 7 کیلو زێڕ و خشڵ ئەو کەلوپەلانی کە پاشاکە هەیە بۆ لەگەڵیان ناشتون لە هەندێک شوێنی تر هەمانە بۆ نمونە پاشایە کە مردووە لە ژوورێکی گەوران ناشتویانە شوێنێکیان بۆ داناوە چی حاشیە هەبوو ئەو کەسانی کە لەگەڵ یا ژیاون بڵێن بەردەستەکانی
لەگەڵ خۆیانیان کوشتو ئینتیحاریان کردو لەبەر چۆن بزانین ئینتیخۆ هەموو کەسێک بەیەکەوە نامرێت لە خێزانێک وانە پاشایەک مردووە سەیرەکەی دە کەسی لەگەڵان نێژراوە هەمووی ئەوانە بوون لە بەردەستیا چیان کردووە دەرمان خواریان کردو ئەم دەرمان خواردە بە حسن و ڕزای خۆی بۆ یا بە زۆر پێیان کردبێ ئەوە نازانین بەڵام زۆربیان دەرمان خۆیانیان دەرمان خوارد کردو خوانیان کوشتۆ لەگەڵ پاشا نێژراون بووی دواتر کە پاشا زین و بۆ ژیانی دوای مردن لەگەڵ پاشا لە خزمەتی پاش یعنی ئەو عاداتە هەبووە لە کوردستانی شریعەتی لە وەسفی هەرەمەکانی میسرا مامۆستا ئەی بۆ نمونە لەو گۆڕانەدا ئایا هەڵگری ئاینی نیشانەیەک بۆ ناسینەوەی ئاینی مرۆڤەکە هەبووە یانە خۆی پەیکەر هەیە زۆر جار پەیکەری خاوەندەکان هەبوو خاوەندانی کە لە عێراقی کۆنا پەرستراون بۆ نمونە پادشایەک سەر بە خاوەندێک بووە پاشایەکی تر سەر بە خاوەندێکی تر بووە بۆ نمونە ئەمە عەشتارمان هەیە خاوەندی سنمان هەیە خاوەندی ئەو نیە خۆر و مانگ ئەو خاوەندانێک کە خاوەندمان هەبوو بۆ نمونە تایبەت بۆ بە بەرەکەت پیت لە زەویە خاوەندێکی تر هەبوو پەرستگایەکی هەبووە ئیشی ئەوە بۆ خاوەندی باران بۆ یەکێکی تر خاوەندی تۆڵە بۆ یەکێکی تر خاوەندیشت هەر یەکێک لەم پاشانە خاوەندێکیان پەرستوە یان هەندێک خاوەند هەبوون لە بۆ نمونە لە یەک مەملەکەتە سێ خاوەند پەرستراوە بۆ نمونە ئێستا لە پەیکەرانی کە لە کوردستان هەمانە زۆربیان ئەو نووسینانە چەند ئەوەی سێ خاوەند هەبووە لەسەر یەک پەیکەر ئەمە نیشانەی ئەوەیە ئەو خەڵکی ئەو ناوچەیە چەند خاوەندێکیان پەرستووە بە تێکەڵی بۆ ئەو خاوەندە مشتەرەک بۆ لە نێوان هەموو میلەتەکانی کۆنە بەڵێ بوونی ئەم هەموو هەڵگری ئاینە جیاوازە لەو سەردەماوە گۆڕەکانیان بەس بە شێوەیەکی جیاواز دەریەخا کە لە کوردستانە پێکەوە ژیانێک لە نێوان هەڵگرانی ئاینەکانە هەبووە یانە هەر بە تاکید هەیە ئێستا بۆ نمونە ئەگەر بگەڕێنەوە دواتر ئێمە بۆ نمونە سەردەمی هەر لە کوردستان ناوچە هەیە بۆ نمونە ئەو گردە شوێنەواریانەی کە ئێمە هەمانە چینێک لا ئابەی بۆ نمونە مرۆڤەکان مەسیحی بوون بۆ نمونە یاسینتەپە ئەو گردە گەورەی کە لە یاسینتەپە هەیە ئێستا چینی سەری سەرەوەی چینێکی سەردەمی ئیسلامی یعنی ئەو مرۆڤانەی کە لەوێ ژیاون مسلمان بوون بۆ نمونە لە دوای 1400 ساڵ پێش ئێستاوە لەوێ ژیاون لە ڕێگەی ئەو پارانەی کە ئەدۆزرێتەوە ئەو کەلوپەلانەی کە هەیەە هی بەڵگەی ئیسلامیان پێوە دیار بۆ من ئاەتی لەسەر گۆڕێکی مسلمان خشت و زێڕوزیوی تیا لە سەردەمی ئیسلامی هیچ گۆڕێکم نەبینیوە نییە عنی لە بەڕۆی لە بیرڕای ئاینی ئیسلاما کاتێک کە کەسێکە مرێت بەس کفنەکە ئەبا لەگەڵ خۆیان هیچی تری نییە لە بۆ نمونە هی مەسیحیەتیش کەم عنی نەمبیستۆ بڵێن ئەمە پاشایەکی مەسیحیە بەڵام ئێمە شتێکی جا بێت جایکەینەوە بۆ نمونە 2000 ساڵەوە تا ئێستا ئەوە بێتە تقریبا نتوانین بڵین قبری مەسیحیەتی تیا بەڵام پێش مەسیحیەت ئاشووریەکانمان هەیە ئەمان شتەکانیان لەگەڵا ناشتەوە بۆ نمونە هەندێک لە ساسانیەکان تقریبا نتوانین بڵین لەگەڵیانە ناشتون بەس لە ئیسلامە هیچ قبرێک شوێنەواری تیان نیە بەڵام قبرەکانی پێشووتر وەکوتم بۆ نمونە لە یاسینتەپە پێش سەردەمی ئیسلامی ئەگەر لای بیت سەردەمی ئیسلامی لا بەچینە سەردەمێکی ترۆ کە سەردەمی مەسیحیەتە بۆ نمونە سەلیب ئەدۆزرێتەوە هەر لە کوردستان ئێستا لە بازیان سەلیب دۆزراوەتەوە کە لە گردێکی شوێنەواریە لە ئەو قەڵایی کە بازیانی پێوتێت کە ئەچی بۆ بەتەنیشتی جادەکە هەر لە دەربەن بازیان پێش داخڵبی بە ناو تەکیە ئەوە شوێنێک بووە لەوێ سەلیب دۆزراوەتەوە بەڵێ مامەسا بۆ نمونە باسمان لەوە کرد کە کۆنترین گوندی کشتوکاڵی لە هەرێمی کوردستانە پێگوتێت چەرموو واتە کشتوکاڵ لە لای خەڵکی کۆن حزورێکی گەورەی هەبووە یان بۆ بەردەوام ئامادەیی هەبووە و لە ڕێگەی کشتوکاڵەوە ژیانی خۆی دابین کردووە خۆی کاتێکە مرۆڤ سەرەتا پشتی بە سروش دەبەست لەبەرێت لە ڕێگەی سروشتە بۆ نمە گەرموجۆی کێوی دەسەکەەوە بۆ منە بەروبوومی فستەقی دەسەکەوت بەروبوومی ڕۆکەکانی دەسەکەەوە بەکارێ هێناوە وەکو ژیانی ڕۆژانە لەگەڵ ئەمە شاچیەکە ڕاویە کرد بەڵام کاتێککە مرۆڤ کەشوهەوە گۆڕانکاری تۆزێک بەسەر هات بواریدا بەوەی کە مرۆڤ لە ئەشکەوتەکان دەرچێ بێن لە دەشتەکان بژی کاتێ هات لە دەشتەکانە ژیە ئەم گەرموجۆ کێوی بینی یعنی لە مایەوە کە لە مایە وردەوردە هەوڵیدا دەستکا بەچی بە کشت و کاڵکردن یعنی ژیانی ئەوەی نایە بۆ منە تۆ ئەگەر هاتو چۆ بکەی گەشت ینی گەڕی دەبی بڵێن وەکو نۆماندیکی پیاڵێ بە ئینگلیزی ئەوانەی کە ئەڕۆن گەڕی دەکان لە شوێنێکان نیشتەجێنین یعنی تۆ ناتوانانی کەلوپەلی زۆرە هەبێت وانە بۆ نمە ئەو گەرمە کێویانەی کۆ کردەوە ئەیتوانی بۆ بەشی 2 هەفتە هەڵگرێ بەشی مانگێک ئەی لە چلەی زستانە چی بکردە بۆی ئەمە ناچاری کرد بمێنێتەوە لە خاکێک ئەگەر ئەو خاکانی کە بەکە بۆ کشت و کاڵ بەکارێت لەوێ نیشتەجێ بوو دەستی کردو بە کشت و کاڵکردنی تر لە سەرتاوە لە وردەدا گەشەی کردووە دواتر هەستا ئامێرە کشت و کاڵەکانی دروست کردو بۆ منە داسمان هەیە لە چەرمە دروست کراوە لە گڵ دروستە قڕ هەر قڕە وەکو داسیان لێ کردو سوور کراوەتەوە جا بە قیقییان پێوە نووسان و وردەبەردیان پێوە کردو بۆی دەمەکەی تیژ بێ بۆ بڕینەوە لە هەمان کاتاشتی ترمان هەیە بۆ هاڕین
دواتر ئێسکی ئەو ئاژەڵانی کە ڕاویان کردو یاخود لەگەڵیانە ژیاوە وەکو مەڕ و بزن و بەراز و کۆمەڵی ئاژەڵ هەبووە کە لەو کاتە مرۆڤ لەگەڵ خۆیان ژیان نوێتی لە ئەو گوندانە دۆزراوەتەوە یعنی هەوڵێک بۆ یەکەم هەوڵێک بۆ نیشتە جێبوونی مرۆڤ لەسەر زەویە. بەڵێ مامۆسایمە چۆن بەراورد لە نێوان ڕابردوو ئێستای خۆمانە بکەین ئایا ئەتوانین لە ڕێی ئاسار و شوێنەوارەکانەوە یان بۆ منە ئاسار و شوێنەوارەکان بکەینە پردی نێوان ئێستا و ڕابردوومان و بتوانین مێژوو کەلتور و ژیانی خۆمان لەسەر ڕابردوو هەڵچنین و ژیان و ڕابردووی خۆمان ئاشنا بین پێی و مێژووی خۆشمانی لەسەر بنووسینەوە یانە خۆی تۆزێک زەحمەتە بتوانانی ئەو بەراوردە بکەیت لەبەرەوەی ئێستا تەکنۆلۆژیا و یعنی هەموو جیهان لەبەرەوەی یەکتربینینی جیهان بۆ نمونە گە شتێک لە ئەمریکا دابێت توانی لێرە تەقلیدی بکە ئەگەر نەشتوانی دای بهێنی بەڵام لە کۆنە ئەمی یەکتربینینە نەبووە بۆ ئەو میلەتانی کە ئەژیان لە ناوچەیەکە ئەتوانی مەگەر کەم تیجارەتێک هەبوو بێ لە نێوانە کۆمەڵێک کەسی کەم لە شارێکەوە چوو بێ بۆ شارێکی تریان لە ناوچێک بۆ نمونە ئەڵێن کە لە هەولێر خەڵک هەبووە 100 ساڵ تەمەنی بۆ ئێشتا لە قەڵای هەولێر دەرنەچووە یعنی ئەمە نمونەیەکی زیینوە تازەش نەکۆن یعنی نە 1000 ساڵ پێش ئێستانە ئەمەش بۆ هەموو کوردستانی بۆ هەموو میزۆپۆتامیا بۆ هەموو شارستانیەتەکان هەروە بوو لەبەرەوەی هۆکاری گواستنەوە نەبووە تۆزە زەحمەت بۆ میلەتەکان لە یەک ناوچە ژیاون هەرچێکی داهێنانی هەبووە زۆربەی هی خۆی بووە بەڵام لە ئێستا ئێمە توانین تەقلید بکەین تەقلیدی شوێنی تر بکەین داهێنان بکەین ئێمە بۆین باخماندا نەهێنا قاتماندا نەهێنا بەڵام لەبەر یەکەین لەبەرەوەی ئێستا شارستانیەتەکان ئاسانتر پێشەکەون لەبەرەوەی هەموو ئەتوانین بڵێن هەموو گۆی زەوی بە یەکەوە ئەڕات هەموو یارمەتی دەری یەکترە بەڵام لە کۆنە ئەمە زەحمەت بووە لە ناوچەیەک بۆ نمونە ژیان زۆر پێشکەوتوو بووە لە ناوچەیەکی تر ئەتوانین بڵێن زۆر دواکەوتوو لە ژیانێکی زۆر ناڕەحەتا ژیاوە. بەڵێ مامۆستا زیانی گرنگی نەدانی ئێمە بە شوێنەوار بە ڕابردووی خۆمان بەم ئاسارانە لەکوێدایە و چەندە ینی ئێمە چه زیانێکەکەین کە گرنگی بە ڕابردووی خۆمان لە ڕێی ئاسارەوە نەدەین. خۆی شوێنەوار کێشەی شوێنەوار لەوایە کە کاتێکە لە ناوە چ جارێکتر ناتوانانی دروستیکەیتەوە ئێستا ئەوەی کە لە مووسڵ لە ناوچە ئەوەی لە بەغدا لە ناوچە ئەوەی کە لە کوردستانی خۆمان لە ڕێگەی دروستکردنی جادەوبانەکان بە شۆفڵ لا ئەبرێت گوند دروستەکرێ بۆ نمونە بەرپرسێکی گەورەیە گردێکی شوێنەواری داگیرەکە ئەمە کاتی خۆی لە دایری شوێنەوار بووم ئێستش ئەو کێشانەمان زۆر زۆرە لە کوردستان عنی یەکێکە لەو گرفتانەی کە ڕۆژ هەموو ڕۆژ ئەتوانین بڵێن کێشەیەکە و دووبارە بێتەوە خەڵکە نابەرپرسیارە هەیە نازانێ هەیە مەسلحەتی خۆی خاتە پێش مەسلحەتی گشتی شوێنەوە تێکەیە تا بۆ منە قەڵای کەرکووکمان هەیە قەڵای کەرکووک وە لە ناوەچێ ئەوە مێژوویەکی زۆر گەورەیە کە کاتی خۆی ئەو میلەتی لەوێ ژیان لە عەرابخانە عەرابخا کاتی خۆی کوردستانی گەورەی بەدەستەوە بۆ هەرێمێکی گەورە بۆ عنی ئێمە ئەچینەوە یەکێک بوون لەو میلەتانێکی ئێمە ئەچینەوە سەری کەچی ئاوها ئێستا لە ناو ئەچێت ینی سا بەداخەوە بوون من تیمی ئەژنەبی یاخود تیمی ئەوروپی زانکۆکانی ئەوروپا یاخود وڵاتی وەکو بەریتانیا ئەمساڵ چەند میلیۆن دۆلاری سەرف کردو بۆی پاراستنی ئەو شوێنەوارانەی کە لەم هەرێما یاخود لە عێراقا لە ناوەچن یعنی وەکو وایە تۆ خۆ نازانی بیپارێزی میلەتێکی تر بۆ توی ئەپارێزێت ینی ئەمەژەوە گەینە کە خەڵک لێرە یاخود هەم خەڵک و هەم دەسەڵاتیش تا ڕادەیەکی باش دەرکیان بە گرنگی شوێنەوار نەکردووە. زۆر باش مامۆستا من کاتی بەرنامەکەم زۆری نەماوە کۆتا پەیامی جەنابەت دەربارەی بایەخی شوێنەوار وەزانینی ڕابردوو لە ڕێی شوێنەوارەوە چییە کۆتا پەیامی بەڕێستە؟ ئەوەی من پێم خۆشە باسیکەم لە کۆتاشتا ئەوەیە کە ئێمە ئەمانتوانی لە هێشتا لە دەستیشمان نەچێت توانی شوێنەوار بەکاربێنین وەکو سەرچاوەیەکی تری دارایی بۆ کوردستان ئێمە ئێستا لە کوردستان لە قەیرانێکی گەورەیان بۆ نمونە وڵاتێکی وەکو میسر یاخود وڵاتی ئەردەن نەوتیان نیە سەرچاوی داراییەکی دیاریکراویان نییە وەکو ئێمە بەردەوام وەکو نەوت و ئەوانە هەستاوان سوودیان لە شوێنەوار وەرگرتووە هەستان سوودیان لە گەشت و گوزار وەرگرتووە ئێمە ژەمانتوانی شوێنەوار بەکاربێنین بۆ سەرچاوەیەکی دارایی هەم ئیشێکی بۆ خەڵکێکی زۆر دروستە کە سەرچاوەیەکی دارایی بۆ لە ڕێدەستی کار بوو هەمی ژەمانتوانی داهاتێکی باش لەو ڕێگەوە دەستکەوێت بۆ ئەمەش لە ڕێگەی ئەوەوە بێ حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە پەیوەندیدارەکان زیاتر لەوەرە بە دەستکەن بە پاراستنی شوێنەوار بە دەرەجەی یەکەم دووهەم دەستکەنرێت بە مارکێتینگ لە بواری شوێنەواریە. زۆر سپاس دەکەم مامۆستا زۆر بەخێر بینەرانی بەڕێز بەم شێوەیەژاتی نەکۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە گەیشتنەوەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.
الله أكبر الله أكبر.